الناس قاعدين. الو الو تبوني كيشل ده بزوتني على قدر ممكنه دانكي برزان دەستان خۆش بێ سپاس بێ بەڕێز بەسا یاریزانان و ناوبژیوانان خەریکردنەوە نێو یاریگا بە تەواوەتی پەخشی تەلەڤیزیۆنیش کەمێکتر جێبەجێ دەبێت حبیبی 1-0 بس تبي تزوجي نصور ده كومنت سيك بس تقريبا مثلا بەڵێ بەڕێزان گێمی دووەمی یاری نێوان یانەی ڕانێ و سەمێڵ دەستی پێکرد لە گێمی یەکەمی یاریەکەدا یانی ڕانێ توانی گۆڵێک پێش بکەوێت و گۆڵێک تۆمار بکات بینەرانمان لە تەلەڤیزیۆنی ڕانیا لەگەڵمان بن ماشەڵڵا لەو هەموو هاندەرە جوانە کە ئێستا لە نێو یاریگا ئامادەن بەڵێ یاری بەردەوامە سامان بورهان کاپتن سەڵتەیەکی شینیە بەهۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر لێرە ئێستا لە نێو یاریگادا ئەگەر دەنگ کێشەیەکی هەبێ یاخود چڕ بێ ئەوە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هێڵی ئینتەرنێتەکە بەڕاستی فشاری زۆر لەسەرە سميل 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 الله يا ناس ما يسكت
چالاک پێشخستێکی زۆر جوان وناوغۆڵ ئەڵڵا لەو هێرشە جوانە بەڵام کەلەکەی ئاراستەی دەرەوەی یاریگا بوو چالاک زۆر بە شێوەیەکی جوان تۆپێکی ئاراستەی گۆڵ کرد و محەممەد دەکانۆش هەسانێکی زۆر جوان بەڵام نەیتوانی تۆپەکە ئاراستەی گۆڵ بکات هاوڕێیان بتوان لایڤەکەمان بۆ شێر بکەن سپاسان دەکەین لەگەڵ هاوکارم محەممەد مستەفا لەگەڵتانی هێرشێک بۆ یانەی ڕانیا هێرشێک لا باڵی یڵا هێرشێک چالاک دوور دەخرێتەوە تۆپەکە بۆ دەرەوەی یاریگا هێرشێک بۆ یانەی سێمێڵ هێرشێکی زۆر جوان بۆ یانەی سێمێڵ ئەڵڵا لەو گۆڵ سەعید بە شێوەیەکی زۆر جوان توانی گۆڵی یانەی ڕانیا لە تۆمارکردنی گۆڵ یەکەم لە سێمێڵ بپارێزێت زۆر بە شێوەیەکی جوان والله تۆپێکی سەتاسەتی گەڕاندەوە بەڕێزان خۆشەویستان ئەگە بکرێەوە بۆ خۆتان ئەو کوڕای خۆتان بەڕایەوە ئەنجامی کۆتایی ئەم یاریە چەند بەچەند دەبێت بینووسن بابزانی ڕایەوەی خۆشەویست سەرنجتان بۆ یاریەکە لە گەمی دووەمی یاریەکەدا چۆنە نەزم بوو هێرشێک بۆ یانی ڕانیا هێرشێک بۆ یانی ڕانیا
برژەوەندی یانەی ڕانیە لا لەو هەموو هاندەرە جوانە لەو هەموو خۆشەویستە ئێستا لە نێو یاریگای ئازادەڕاش ئامادەن ئێمە ئەم لایفەدا ناخەینەوە تا کۆتایی ئاهەنگگێڕانی یانەی وەرشیڕانی هاندەرانی یانی وەرشیڕانە لە نێو یاریگا دەمێنینەوە تا کۆتایی لەگەڵتاندا دەبین لەگەڵمان بێنەوە تا کۆتایی لەگەڵ ئێوەی خۆشەویست دەمێنینەوە لەگەڵ هاوکارم محەممەد مستەفا دواتر دەچینە نێو یاریگا و خۆشحاڵی هاندەرانتان بۆ دەگوازینەوە دڵخۆشی هاندەرانی یانەی وەرشیڕانیە حەمایادە بۆ پێشەوە بەڵام سورێندرا جێ ئاماژەیە بەڕاستی هێرشێکی زۆر مەترسیدار بوو بۆ چالاک بۆ پێشەوە چالاک دەیبڕێ چالاک دەیبڕێ ئەمە ڕۆناڵدۆ شوتێکی بەهێز بۆ گۆرەوەی گۆڵ شوتێکی زۆر بەهێز بوو بەڵام بۆ دەرەوەی یاریگا İsmail'in de canı şöyle alırım. بهوای سلامتی بهوای سلامتی بو حمایدا مراستی لا تنیایی رابط دوش داب همان شوا سری بریندار بۆ نێویاریگادا بەرگریکارە بەتوانەکەی یانەی وەرزشی ڕانیە بەرگریکارە بەتوانەکەی ئیدارەی سەر بەخۆی ڕاپەڕی
لەو هاندانە جوانە لەو چەپڵە ڕێزانەی هاندەرانی یانی وەرزشی ڕانیا. یانی ڕانیا ئەمڕۆ دەیەوێ لەناو یاریگای خۆی لە نێو هاندەرانی خۆی ئاهەنگی سەرکەوتن بجێڕێت، ئاهەنگی نایابوون بجێڕێت، ئاهەنگی گەڕانەوە بۆ ڕیزی یانە پلە نایابەکانی کوردستان بجێڕێت. لێدانێکی بەهێز بەڵام گۆڵپارێزی سێمێڵ زۆر بەلێ هاتووانە تۆپەکەی گەڕاندەوە. هێرشێکی زۆر مەترسیدار بوو، هێرشێکی زۆر مەترسیدار بوو بۆ سەر گۆڵی یانەی سێمێڵ، بەڵام گۆڵپارێز زۆر بە شێوەیەکی جوان توانی تۆپەکە بگەڕێنێتەوە. تۆپێکی زۆر بەرزە بۆ کوێ کاکە، بۆ کوێ خۆڕاستکەوە بۆ ئەڵڵا لەو شوتانە ئەمڕۆ یانەی ڕانیا بە شێوەیەکی زۆر نایاب دەیەوێ نیشانی بدا، دەیەوێ نیشانی بدا کە یاریزانانی لە چه ئاسێکی بەرزدایە. ئارەم بابانی شوتێکی زۆر جوانی لێدا، بەڵام ئارەم بابانی بەشی دز بەڵام گەڕاندە. ئارەم بابانی نەیویست ڕاستەوخۆ شوت لێ بدات. بۆ حەمەیادا ئەمە ئەگەر ببینن لە شاشی مۆبایلەکانتان و یاخود تەلەڤیزۆنەوە ژمارەیەکی زۆر لە هاندەر لە نێو یاریگا ئامادەن سەری ئەو هەموو هاندەرە جوانە، ئەو هەموو خۆشەویستانە لە نێو یاریگا ئازادەڕەش بۆ هاندانی یانی وەرزشی ڕانیا، بۆ هاندانی یاریزانانی یانی وەرزشی ڕانیا هاتوونەتە نێو یاریگا. كان يشمل درجة فقط مقطع ڕانیا بە تاکە گۆڵەکەی خۆی ڕازی نییە و دەیەوێت گۆڵی تۆمارکە، هەمیشەش لە هەوڵی ئەوەدایە فشاری بەردەوام بکات بۆ تۆمارکردنی گۆڵی دووەم و یانی سێمێڵیش زۆر نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵی یەکەم و بەرامبەر بوون. بەڵام ڕانیا دەیەوێت ئەمڕۆ لە نێو ساحەی لە نێو یاریگای خۆی نمایشێکی جوان گۆڵی باش
و گۆڵیش تومار بکە ئاسان نییە ئەو هەموو بربەستە تێپەڕێنی. سپاس بۆ کۆمپانیای تابنێت، بۆ بۆیاخی بەتەک، بۆ پشتیوانیتان، سپاس بۆی خۆشەویست. تۆپێکی درێژ بۆ سڵاو لە هەموو خۆشەویستان، هەموو بینەران لە هەر شوێنێکی ئەم جیهانە بن، لە دەروی وڵات، لە دوکان، سلێمانی، لە هەموو شوێنەکانی کوردستان. سڵاو خۆشەویستی ڕانیە و تەلەڤیزۆنی ڕانەتان لێبێ. سڵاو لە تەواوی هاندەران و خۆشەویستانی یانەی وەرزشی ڕانیە و یانی وەرزشی سێمێڵ لە تەواوی کوردستان. تەلەڤیزۆنی ڕانیە خۆی بە خۆشحاڵ دەزانێ لە تەواوی یاریەکانی یانی وەرزشی ڕانیە لەگەڵەوەی خۆشەویستدا بووین و بێبەشمان نەکردن لە بینینی یاریەکانی یانی وەرزشی ڕانیە لە تەواوی کوردستان. لە گارەوە بۆ خانەخین لە تەواوی کوردستان لەگەڵتاندا بووین. ئێمە بەڵێنتان پێ دەدەین لە یاریەکانی خولی نایابی کوردستان لەگەڵتان دەمێنینەوە بە هاوکاری هاوکارانم کاک محەممەد مستەفا، کاک بەستون ئیبراهیم، کاک ڕەوان و تەواوی خۆشەویستانی لە تەواوی یارانی ڕابردوو هاوکاری تەلەڤیزۆنی ڕانیان کردووە بۆ بەردەوام بوون لە بەخشی ڕاستەوخۆ. بەڕێزان لەبەر زۆری کامێرەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر ناتوانین گۆشەکانتان پیشان بدەین. ئەو لە گۆشانە شوێنی هەڵکەوتەی یاریگاکەش وایە کە زۆر نزیکە لە هێڵی ناو یاریگاوە، بۆیە ناتوانین ئەو گۆشانتان نیشان بدەین. ئەوانش ئەوە شەوەندە سۆتە پێشەکە کە پیا نازانێت یعنی یەکێک لەو دیمەنە جوانانەی کە دەبینرێ سێ و هاندەرانە بکەن لە کاک محەممەد ئەگەر هاوکارمان بێ لە گواستنەوەی ئەو هاندەرانی سەر ئەو شۆفڵە، یعنی بۆ هەموو مەترسیەوە لەو شوێنە عنی بەڕاستی دیمەنی زۆر تایبەتن کە لە نێو یاریگای ئازادەڕەش دەبینرێن
الله لو هاندر جوانانا بهواي سلامتي بو گۆڵ پارێزی یانی وەرشی ڕانیا دووری خۆ یەک کاک محەمەد یەک پۆز وەقتی باش ئەو پشتە لا وەرە دەلا سوێک پشتە لا بە ئەمە دیمەنی هاندەرانی یانی ڕانیە لە نێو یاریگای ئازادەڕاش هاوکارم محەممەد مستەفا کاکەم گیانێک لە خەیارمەتێکمان بدەی یەک لە تەواو دیمەنێکی زۆر جوانی هاندەرانی یانی وەرزشی ڕانیە لە نێو یاریگادا کۆمنتەکە پین کراوە ئێستا ئەنجامی یاریەکە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێکە گۆڵێک بەرامبەر بە 0 لە بەرژەوەندی یانەی ڕانیا چاوتان لەسەر تەلەڤیزۆنی ڕانێ بێ لەسەر پەیجی تەلەڤیزۆنی ڕانێ بێ لەوێەوە ئێمە بەردەوام دەبین لە یاری بەردەوامە ئەلێ دانیشم دەبێت لێ باش نەبێت دەبی سوڵێن تۆ لەوێ لەوێ ئەلێ دانیشم نزیک بینەوە زیاتر لە نێو یاریگاکە و ئێستا هێرشێک بۆ یانی سێمێڵ بەڵام تیمی بەرگریکاری یانە بزانین گۆڵی یەکەم و بەرامبەر بوون بۆ یانی وەرژی سێمێڵ کەواتە ئێستا گۆڵ بۆ یانی بەڵێ گۆڵی یەکەم بۆ سێمێڵ گۆڵی یەکەم و بەرامبەر بوون بە لێدانێکی زۆر جوان لە دوورەوە بۆ گۆشتێکی زۆر تاریک گۆڵی بەرامبەر بوون ئێستا ئەنجامی یاریەکە گۆڵێک بەرامبەر بە گۆڵێکە ڕانیا ئێستا ئەنجام یاریەکەی لێبۆتە بەرامبەر و ئەمەش کاریگەریکی ئەوتۆی نییە تا ئێستا بەڵام بۆ ڕانیە خراپە لە نێو یاریگای خۆی
بە لە یاری کۆتاییشدا بە یەکسان بوو بڕوە ئەنجامی یاریەکە تا ئێستا گۆڵێک بەرامبەر بە گۆڵێکە و هەردوو لا گۆڵێکیان تۆمار کردووە لا گێمی یەکەم ڕانی گۆڵ تۆمار کردو و گێمی دومیش سێمێڵ گۆڵی بەرامبەری کردوتەوە هاندەران دەستیان بە زۆر خرۆش کردەوە بۆ هاندانی زیاتری یانەکەیان ئەنجامی یاری یەک بە یەک بەهیوای سەلامەتی بۆ چالاک بەهیوای سەلامەتی بۆ چالاک دیارە تۆپێکی بەرکەوت بەڵێ چالاک یاریزانێکی لێ هاتووە و یەکێکە لە یاریزانە زۆر باشەکان لێدانێکی ڕاستەوخۆ بۆ یانەی سێمێڵ دیمەنی ڕاستەوخۆی نێو یاریگا دیمەنی دەنگی نێو یاریگا لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامین ئەنجامی یاریەکان بە بەردەوامی گۆڕانکاری بەسەردادێت تۆ باری بۆ هیچ کەسێک نییە کەشێکی زۆر خۆش کەشێکی بەهاری لە نێو یاریگای ئازادەڕەشین دڵتەنگی زۆریش بە هاندەرانی یانی ڕانێو دیارە سعاد زۆر بەتوانی ڕێک بۆ
بەڵێ بەڕێزان جێ خۆیەتی ئاماژە بۆ بدەم کە لە گەمی یەکەمی یاریەکە لە گەمی یەکەمی یاریەکانی خولی پلەیەکی کوردستان ئەنجامەکان بۆ شێوازەوە هێرشێک بۆیانی ڕانیا ئەڵام دەپسڕێندرێت گەم یەکەم لە کۆتایی نیوەی یەکەم هەولێر 0 زانکۆی جیهان 0 ڕەواندز و بابان هەردووچان 0 هیچ گۆڵیان تۆمار نەکردووە بروچک و شۆڕجەش بە هەمان شێوە هیچ گۆڵێک تۆمار نەکراوە لە گەم یەکەمدا ڕانیە بەرامبەر بە سێمێڵ گۆڵێکی تۆمار کرد بوو و سلێمانی لە بەرامبەر بازیان 3-1 واتە بە سلێمانی 3 گۆڵی تۆمار کردو و بازیان 1 گۆڵ واروها هەڵۆ لە بەرامبەر خانەخین 2 گۆڵی تۆمار کردووە و قەڵازش لە بەرامبەر کۆیە گۆڵێکی تۆمار کردووە بۆ پێشەوی یاریگا محەممەدەکانۆ کەلەیەکی لێدا بەڵام زۆر بەرز بۆ والله يا رزق يلا لايف ناتو اندري خو لايف شلون ابغى اندري بيقولون همو لايف ناتو انا بيقولي هو اللي بيقولي اذا ناخذ بكريتو تبكي سپاس بۆ تەواوی ئەو کۆمپانیانەی کە پشتیوانی تەلەڤیزیۆنی ڕانیان و پەخشی تەلەڤیزیۆنی ڕانیە لە سەر جیهازەکانیان و لەسەر چەناڵەکانیان بڵاو دەکرێتەوە تەلەڤیزیۆنی ڕانیا لە سەر ئامێرەکانی ئێزی بۆکس و فامیلی بۆکس و وان بۆکس پەخشی خۆی بڵاو دەکاتەوە لە زووترین کاتدا لە کۆمپانیەکانی تریش چەند کۆمپانیایەکی تریش لە IPTV-ەکان لە سەرجەم IPTV-ەکان پەخشی خۆی دەست پێ دەکات و دەیەوێ بتوانێت بەخشی زیاتر فراوانتر بکات لە نێو یاریگای ئازادەڕەش لەگەڵتان بەردەوامین یاریەکە جم و جۆڵی تێدا کەوتووە گۆڵێک بەرامبەر بە گۆڵێک لە سێمێڵ بەرامبەر بە ڕانیە پێویستی بە تەنها خاڵێکە بۆ چوونە ڕکابەریکردن لەگەڵ یانە پلە نایابەکانی کوردستان لا کۆتایی یاریەکە نزیکین بابزانین
دقيق خولێکی چەندی یارەکەیە بابزانین خولێکی 38 Agala seni kabray be. Ama. Hesabını korbadın. Alana bagayna. Wala kay fugana. Kawaksani hamu mana ganetsin baba. یەکێک لەو هاندەرە جوان و خۆشەویستانەی یانی ڕانیا سێری کە دانیشتووەتە دوعایەک دەکات دەیەوێ ئەم ساڵ یانەکەی سەرکەوێ بۆ نایاب هێشتا خولێک ماوە بۆ یانی ڕانی بتوانێت دیارە بە سەرکەوتی خۆی بۆ کۆتا بێنێت فشارەکانی چڕ کردوێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت یارەکە لە بەرژەوەندی خۆی بە سێ خاڵی گرنگی یارەکەەوە بڕوات گەشتێتە خولەکی سلوسێ یارەکە
یاریزانانی هاندەرانی یانی ڕانیا بەم یەکسانبوونە دڵیان زۆر زۆر نیگەران بوو هەمووی بێدەنگن هەمووی دڵیان ماتە ئێستا سەرکەوتنیان بوو نایاب مسۆگەرە بەڵام دڵخۆش بوو نەگەریانەکەیان بیتوانی بە یارەکە بە تەواوەتی بەرێتەوە و تاکە خاڵێک پێویستە بۆ ئەوەی کە یانی ڕانیا پێی سەرکەوێ بۆ نایابی کوردستان نزیکە لە خولەکی 45 یارەکەی داین خولەکی 45 یا گێمی دووەمە خولەکی 45 ڕانیا بۆتە خاوەنی تەنها خاڵێک و بەمەنجاماش یانی ڕانیا سەردەکەوێت بۆ خولی نایابی کوردستان. گۆڕانکاریەک لە ڕیزی یانەی ڕانی ئەنجام درا کۆتا خولەکەکانە خولەکی 45 وزایدان ئەوە 46 ئێستا خولەکی 46 نێو یاریگای ئازادە ڕەشە لە گێمی دووەمین گیانەکە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە گۆڵێکە. ڕانیا لە دوای خولەکێکی تر ئەنجامی یاریەکە بابزانین ئەنجامی یاریەکە دەگاتە چەند. ڕانیا دوای ئەو هەموو ساڵە بوو بە نایابی کوردستان لە ڕانیا پیرۆز ڕانیا لە نایابی کوردستان. ڕانیا ئەمساڵ توانی گاتە نایابی کوردستان پیرۆزە لە هاندەرانی پیرۆزە لە تەواوی خەڵکی ڕانیا لە خۆشەویستانی لە تەواوی خەڵکی کوردستان خۆشحاڵی یاریزانانی و هاندەرانی یانەی ڕانیا ئەمە دیمەنی سپاسگوزاری ئەڵڵا لەو دیمەنی سپاسگوزاری یانەی وەرچی ڕانیا و ستافەکەیەتی بۆ سەرکەوتنیان بۆ نایاب پیرۆزە لە ڕانیا پیرۆزە لە تەواوی خەڵکی کوردستان نایاب بوون تا پیرۆز ڕانیا گەڕانەوە بۆ ڕیزی یانە پلە نایابەکانی کوردستان پیرۆزە لە تەواوی خەڵکی داری ڕاپەڕین پیرۆزە لە ئێوەی خۆشەویست پیرۆزە ڕانیا بە تاکە گۆڵێک توانی ببێتە نایابی کوردستان دیمەنی جوانی یانی سێمێڵ سپاس یاریکی جوانتان پێشکەش کرد دەستان خۆش بێت یانەی سێمێڵ دەستان خۆش بێت تەواوی هاندەرانی یانی ڕانیا بە حەزاران هاندەر ئێستا لە نێو یاریگای ئازادە ڕەش ئامادەن دەستان خۆش بێت تەواوی هەموو یاریزانان ستافی کارجێڕی دەستان خۆش بێت ئەڵڵا لەو هەموو هاندەرە جوانە ئەو هاندەرە جوانانە نیشان بدە کاک محەممەد ئەڵڵا بینەری دیمەنی ئەو هەموو هاندانە جوانە ئەو هەموو هاندەرە جوانە یانەی وەرچی ڕانیا سێریکەن ببینن هەڵڵا کاک محەممەد یارمەتیمان دیارزانان لێرن لەگەڵتان بەردەوام دەبین لە لایفی تەلەڤیزۆنی ڕانیا مەڕۆن تەواوی
تەواوی دیمەنی دوای یارەکەتان بۆ دەگوازینەوە پیرۆزە لە هاندەرانی یانەی ڕانیا لە تەواوی خۆشەویستان پیرۆزە لە محەممەد کانۆ لە کاردۆست لە حەمەیادا لە سامان بورهان لە محەممەد ڕۆناڵدۆ لە ئارەم بابانی لە مامەسا هێمن لە پلە دوو بە پلەیەک لە پلەیەک بۆ نایاب پیرۆزە لە تەواوی خەڵکی ئیداری ڕاپەڕین پیرۆزە لە خۆشەویستان لە هاندەرانی هانەی ڕانیا هاندەرانی یانی ڕان دەیانەوێت بڕۆنە نەوە یاریگا دەیانەوێت جۆش و خۆشی خۆیان هاندانی خۆیان وە پیرۆزبایی خۆیان بە یاریزانانی یانەی ڕانێ بگێنن پیرۆزە لە یانەی ڕانیا لە هاندەرانی یانەی ڕانیا لەگەڵتان بەردەوام دەبین لەگەڵ هاوکارم کاک محەممەد مستەفا بۆ ئەوەی دیمەنی تەواوی یارەکەتان بۆ بگوازنەوە زەحمە نەبێ یارمەتێکمان دەزە پیرۆزە کاک محەممەد سێری یارمەتێکمان دە الله لو دیمەنە جوانە الله لو دیمەنە جوانە ئەو هەموو هاندەرە پیرۆز بێ پیرۆزە نایەبوون لە ڕانیا پیرۆزە لە تەواوی هاندەرانی یانەی وەرشی ڕانیا لەو یاریزانە خۆشەویستانە لە دەستەی کارجێڕی یانەی وەرشی ڕانیا لە هەموو خۆشەویستانەی بەدڵ هاوکاری یانەی وەرشی ڕانیا بوون بۆ سەرکەوتنیان بۆ نایابی کوردستان با دەیان و سەدان هاندەر ئێستا دەیانێ بڕژەنە نێو یاریگا لەگەڵ یاریزانان جۆش و خڕۆشی خۆیان دەرببڕن پیرۆزە لە تەواوی خەڵکی ڕانیا ینی بەڕێزان ئەوەی کە دەیبینن ئەمە بە داواکاری خەڵک نەهات ما بە داواکاری لایەنە سیاسیەکان نهاتووە ئەمە جەماوەرێکە کە خۆڕەسێک کە بەدڵ پشتیوانی یانی ڕانیەیە بەدڵ خۆشەویستی یانی ڕانیەیە هاتووە بە جۆش و خرۆشێکی زۆرەوە پشتیوانی یانەکەی بێ وەهانی یانەکەی بدات بۆ نایابی کوردستان لە نایابی کوردستانیش ئێمەش لەگەڵتان دەبین ببینن ئەو جۆش و خرۆشە دەیانەوێت بڕۆنە نێو یاریگا بۆ ئەوەی لەگەڵ یاریزانانی یانەکەیان ئاهەنگی سەرکەوتن بگێڕن بۆ نایابی کوردستان سپاس بۆ هەموو بەڕێزانی هاوکار و پشتیوانمان بوون کۆمپانیای تابنێت بۆ یاخی بێتاک هەموو بەڕێزانەی کە هاوکار و پشتیوانی تەلەڤیزۆنی ڕانیە بوون پیرۆزە لە یانەی ڕانیا لە هاندەرانی یانەی ڕانیا لە تەواوی خۆشەویستان 2 ساڵ پێش ئێستا لە نێو ئەم یاریگایە لە نێو ئەم یاریگایە ئاهەنگی سەرکەوتنی یانەی ڕانیەمان گواستەوە بۆ پلەیەکی کوردستان ئەمڕۆ ئاهەنگی یانەی ڕانیە دەگوازینەوە
لە پلەیەکی کوردستان بۆ نایابی کوردستان پیرۆزە. سپاس بۆ هاوکارانم، سپاس بۆ هەموو خۆشەویستانەی هاوکار و پشتیوانی تەلەڤیزۆنی ڕانیە بوون لە گواستنەوەی یاریەکان لە تەواوی کوردستان، لە خانەخینەوە هەتاکو و گارە و هەموو شوێنانەی کە یاریەکانی یانی ڕانی تێدا ئەنجامدرا. جێ خۆیەتی سپاس و سپاس تایبەتمان بۆ خۆشەویستانمان لە یانی وەرشی ڕانیا لە تەواوی ئەو بەڕێزانی کە توانیان ئەمساڵ هاوکار بن بۆ سەرکەوتنی نایابی بۆ سەرکەوتنی یانەی وەرشی ڕانیە بۆ نایابی کوردستان. داوای لێبورتان لێ دەکەین دەچینە نێو یاریگا، بەڵام چاوەڕێین دەرفەتێکمان هەبێ بۆەوەی کە دابەزینە خوارێ لەگەڵ هاوکارم محەممەد مستەفا بچینە نێو یاریگا. ئەم هەموو هاندەرە ئەم هەموو خۆشەویستە کە ئێستا لە نێو یاریگای ئازادەڕەشن، ئەمە بە ویستی حزبێک یان لایەنێکی سیاسی نەهاتنە نێو یاریگا، بە جۆش و خڕۆشەوە بە دڵی خۆیان هاتوون بۆ هاندانی یانەکەیان. دایکی بابزانام دایکی دەشتی ئەگە هەڵە نەبم ئەوەیان دەشتی گۆڵپارێز و سپاس بۆ تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندن کە هاوکاری یانی وەرشی ڕانیە بوون لە گواستنەوەی یاریەکان بۆ بینەران بۆ خۆشەویستان لە تەواوی کوردستان و جیهان. ئێمە چاوەڕێین لەگە هاوکارم محەممەد مستەفا دەرفەتە بێ بۆی کە بڕۆینە نێو یاریگا. بەڕاستی ئاسان نییە لە نێو ئەو هەموو هاندەرە بتوانین بچینە ژوورەوە. ئەو هەموو هاندانە هاندەرە جوانە، ئەو هەموو هاندەرە جوان لە دوورەوە کاک محەممەد ئەگەر یعنی کوسێریکە یاریزانانی یانەی ڕانیە ئەم هەموو هاندەرەیان بە دەورەوەیە بە دڵخۆشیەوە بوونی هەزاران هاندەر لە نێو یاریگای ئازادەڕەش نمونەیە. ئێستا دەچینە خوارێ بۆەوەی کە دەستەی یانەی ڕانیا بۆ تەواوی ئەو بەڕێزانە دەدوێنین کە نزیکن لە یانەی ڕانیا و وەرزشکارە دێرینەکان و یاریزانان خۆشحاڵی هاندەران. ئەگە ئێستا هەوڵدەم بزانم لەگە هاوکارانم بچینە خوارێ، ئەگە بتوانین دێ بەتەلەکان دەبڕینە خوارێ. کاک محەممەد من ئێستا ئەو دەرگا وا بکرێتەوە دەڕێ کامە ئەو دەرگای دەکەن کاردۆست لە نێو خۆشەویستان لە نێو هاندەرانی خۆی سەریکەن. ئەو کاردۆستەی کە بە نمایشە جوانەکانی لە نێو یاریگادا سەرسامی لە لای هەموو هاندەرانی دروست کرد بوو سەریکەن. وێنە بگرێ وێنە بگرێ ئەم هەموو هاندەرە جوانە ئەم هەموو خۆشەویستە لە نێو یاریگای ئازادەڕەش کاک دەستم خوارە باشە ئەو نەنە باو دەرم
ڕاستەخۆ لەگەڵتانی لە تەلەڤیزیۆنی ڕانیەوە وردە وردە جەماوەری ڕانیا هەموو چوونە نێو یاریگا ئێستا دەچینە نێو یاریگا و لەگەڵ دڵخۆشی هاندەران ئەم دیمەنی کێسا بۆیەوە دەگوازینەوە دیارە مامەستا هێمن ڕاهێنەری یانی وەرشی ڕانیا لە دوان بۆ کەناڵەکانی ڕاگەیان دەدا ئەوە لە بەرزیەوە ئەو دیمەنە جوان وای تۆزێکتر ساعتی ناو گۆڵ بەند ئەو برادێک و نازان هەلا پیرۆزە پیرۆزە سەدینە خوارێ چاوی منی بانتم ڕۆحی الله لەو دیمەنە جوانە تۆ سێری کەن ڕانیا لە بەرامبەربوونی توانی خاڵێک بەدەست بێنێت و خۆی بگەێنێتە ریزی بە پلەی دووەم خۆی بگەێنێتە ریزی پلە نایابەکان یانە پلە نایابەکانی کوردستان وەرێرە براکەم ڕستەکەم دەست خۆش کاکی با بڕۆین خوارێ نا دایمەخە تەلەڤیزیۆن بڕۆ من دەست بە خوارێ لێت بۆ دەگرم بزانین ئەو کەناڵەکانە ئەو تاقدیم کاک محەممەد بۆ نەتکردەوە ئێستا لەگەڵمان بەردەوام بن مە دەچینە نێو دڵخۆشی هاندەران و والله تلفوني بدفاعي ودني والله بريان بو تبني طوال اخوي
ئەبڵ بەرەزان لە قسمەتان داین لایڤەکە لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامی دەبێت. بڵێ بەڕێزان هاندەرانی خۆشەویستی یانی ڕانیە ئەمەیەکێکە لە هاندەرە خۆشەویستەکان کاک محەممەد فەرم کاک جان سەلەگەس لەسەر سەرکەوتنی یانی ڕانیە ئەگەر پێششی بەخێمە سەر چاوم پیرۆزبایی لە خۆمان و لە جەمارە خۆشەویستە دەکەین هیوادارین بۆ ساڵی ئایندە بخورینایە باشتر نەتیجە باشتر بوو ڕامە تیزێنە بەس بەرحاڵ باش و باش ینی ئەوەتە بە سەرکەوتن بۆ نایە تاهای بۆ سەلمیم سەرکەتی لەخوا شکرای خوا دەسپاس دەبم گۆش دەست خۆش بێ هیوادارم پایدار بن و سەرکەوتوو بن. ئەوە یەکێک بلەو هاندەرە خۆشەویستانەی کە بەردەوام لە یاریەکانی یانەی ڕانە دەبیندرا. بەڵێ بەڕێزان لە تەلەڤیزیۆنی ڕانیەوە لە خزمەتەوەی خۆشەویست بەڕێز داین یارەکەمان بە شێوێکی جوان بۆ گواستنەوە ئێستاش لەگەڵ هاندەرانی خۆشەویستی یانەی وەرشی ڕانەدا دەبین و لەگەڵ دەستەی ڕاهێنەرایەتی و دەستی کارژێڕی یانەی وەرشی ڕانێدا دەبین و ئێستا دەچین لای مامۆستا هێمن ئەگەر کاک محەممەد هاوکار بێ مامۆستا هێمن ڕاهێنەری یانەی وەرشی ڕانیە. مامۆستا هێمن لە نێو وێنەگرتنی هاندەرانی مامۆستا هێمن سڵاو لێ بێ پیرۆزە زۆر زۆر سپاس لە پلە دوو بۆ پلەیەک لە پلەیەک بۆ نایە سپاس دیارە ئەو سەرکەوتنانەی هەمومانن و بە پاڵپشتی هاندەرانن و بە ئەو تەبای و یەکڕیزی و تەبایە کە لە نێوان هەموو توێژەکانی ناوڕاندا دروست بوو بە تایبەتی لە ناو وەرزشکاراندا بۆیە لێرەوە دەمەوێت و سەرکەوتنەیە و گەڕانەوە بۆ نایە پیرۆز بکەم لە هاندەرە خۆشەویستەکانمان لە هەموو ئەو دەستگا و ڕێکخرا و کەسانەی کە پاڵپشتی تاویان لێکردین چاوی یەک بێک تاماس دەکەم و بە هیوای بەردەوام بوون لەسەر سەرکەوتنەکان و برایەتی و تەبایی نێوان خۆمان لەشتا ساغ بێ پیرۆزە سپاس مامۆستا هێمن سان خۆش بێ کاک سەفەر ئەگەر بەسا سەفەر مەکە بڕوا پاشا دەستەی هاندەران بڕوا پاشا 2 ساڵ پێشێستا لەگەڵ ئەمڕۆ 2 ساڵ پێشێستا لەگەڵ ئەمڕۆ نەک 2 ساڵ پێشێستا لە 2008ەوە کە یاریزانی لاوانی یانەی ڕانیە بووم هەتا 2023 ینی 2023 15 ساڵە چاوەڕێی ئەو ڕۆژەم پێش ئەوە یاریزانیش بووم هەمیشە هاندەر بوومە 2000ەکانم لە بیرەکە یانەکەمان دابەزی بۆ پلە یەک و با بڵێن بۆ پلە دوو لەو کاتەوە بیرمە خەون تاکە خەونم لەوە ڕێوەرزشدا ئەوە بووە یانەکەمان لە نابینمەوە و بینیمەوە سپاس بۆ خوا سپاس بۆ خوا سپاس بۆ خوا خەونەکەی من هاتە دی و ئیتر تاوە هەر شتێک دەبێت باش بێت. پیرۆزە کاک محەممەد ئەگەر کاک محەممەد ئەگەر دەمانەوێت ئەو خۆشەویستانەی کە لە نێو یانی ڕاندا یارزانان وەرزشوانان و خۆشەویستان و هەموو ئەو بەڕێزانەی کە هاوکار بوون لە سەرکەوتنی یانی ڕانیا بۆ پلەنایابی کوردستان پێشکەکەن بۆ پلەنایابی کوردستان بابزانین بچینە لای یاریزانان و هەموو ئەو یاریزانان و هەموو ئەو بەڕێزانی ئەو بەڕێزانەیەکی لە وەرزشکاران دەستێت کاجێڕی یانەی ڕانیا کاک ئیسماعیل و کاک شەماڵەوان کاک ئیسماعیل لەسەر سەرکەوتنی یانی ڕانیا ڕاستەوخۆ دووبارە پیرۆزە پیرۆزبایی لە خۆم و لە خەڵکی ڕانێ دەکەم پیرۆز بێخوا بە هیواینەوەی کە بتوانین لە نایبیش خۆمان بپارێزین و جارێشت وەکو 20 ساڵی پێشوان لێنێتەوە. دەستان خۆش بێ ڕۆژێکی زۆر مێژوویە ڕۆژێکی زۆر زۆر خۆشە یعنی واز دەکەم مەسەلە دەکەم بە واقع یعنی و 21 ساڵێمە چاوەڕێوی دەکەم بگەینەوە نایە الحەمدوللا بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک بە دڵسۆزی جەنابتان و بە دڵسۆزی ستافی هونەری و دەستەی کارژێڕی و سەرۆکی نادی و یعنی بە گشت خەڵکی ڕانیە پیرۆزە بەڕاستی ڕۆژێکی زۆر مێژوویە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن دەستان خۆش بێ ئەوە خەونی لە مێژینەی هەموو تاکێشی شاری ڕانەیە و دەفەری ڕاپەڕینە ئەو سەرکەوتنە مێژووی ئەو ڕۆژ پیرۆزە لە هەموو هاندەران لە هەموو
یاریزانەکان لە دەستەی کارژێڕی لە دەستەی ڕاهێنەران پیرۆزە لە هەر هەمویان دووبارە پیرۆزەوە خەونی چەند ساڵەیە ئەمڕۆ هاتە دی دەستیەوەش خۆش بێ بەڕاستیمان سپاس بۆ بەڕێستان خۆش بێ سپاس بۆ بابزانین چیتر لەوەی لەو خۆشەویستانە مامۆستا و دکتۆر بەهزاد مامۆستا بەهزاد و مامۆستا حاجی یەکێکن لە وەرزشکارە دینەکان مامۆستاجان ئەگەر لەسەر سەرکەوتنیانی ڕاستە خۆدەکەن وڵی دەڵم ئەوەندە دڵم خۆشە ئەوەندە دڵم خۆشە نازانم چ بڵێم پیرۆزبای پڕ بەدڵ پیرۆزبای لە ڕانێ دەکەم بەڕاستی ئێستایە ڕانێ دەبایە لە مێژ بوو لە ئینشاڵڵا بەڵام بە جوودی شارەکە و بە جوودی ئەو جمهورە جوانە و ئەو دەستە بەڕێبەر و ئەو یاریزانە جوانانە بەڕاستی هیمەتێکی باشیان کردەوە ئینشاڵڵا لە نایابیش هەمان دەوریان دەبێ و هەمان چالاکیان دەبێت دەست و چاوی خۆن خۆش بێ بەڕاستی ئێوەش بەڕاستی ماندوو بوونە ئەو یاریەکانتان دەگواسەوە بۆ جمهورانی کە لە دەرەوە ئەوانش دڵخۆش بوون بەڕاستی بۆ سەرکردەوە دەست و چاوتان خۆش بەڕێزم بەڕاستی ئەمی شتێک و شوێنیە گوزاریشتی لێ بکەم بەڕاستی ئەوڕۆ زۆر خۆشحاڵم کە یانەی ڕانێ دوای 20مین ساڵ توانی جارێککە بگەڕێتەوە ڕیزی ناوی کوردستان بەڕاستی هەڵکەوتەی شوێنی ڕانێ ئەوە دەگەێنێ کە دەبوا دەمێک بوو یان یەکێک بەلایەنە نایبەکانی کوردستان بەڕاستی دەستخۆشی لە هاندەرە دڵسۆزەکان ڕاگەیاندکارەکان مامۆستا هێمن دەستەی بەڕێوەبەر ستافی یاریزانەکان بەڕاستی کۆششانە جەنگاوەرانە توانیان ئەمڕۆ دڵی هاندەران خۆشکەن ومێ دەکەم یعنی بەڕاستی هەڵکەوەکو گوتیشم هەڵکەوتەی شاری ڕانیە ئەوەیەوە کەوا باگراوندێکی ئەوەی هەیە کە لە ڕیزی یانە پلەیانەکانی کوردستان یاری بکە دەستان خۆش بێ و زۆر خۆشحاڵ بن دەستان خۆش بێ یاخوا مامۆستا سڵاو لێ مامۆستا کاتت باش پیرۆز بێت سپاس دەکەم لێش پیرۆز بێت لەسەر پێیان بۆ ئەمڕۆ لە نایابی ڕانی زۆر سپاس بۆ دەستەی هاندەرانی ڕانیا یەکەمیان بۆ دەستەی هەندەران دووەم بۆ یاریزانەکان سێم بۆ دەستەی سەرپەرشتیاران پیرۆز بێت لە هەموو تەواوی دەبێت ڕاپەڕین بە تایبەتی شای دەروازەی ڕاپەڕین کە ئەمڕۆ ڕاپەڕینێکی تری تۆمارکرد هەر لەو مانگە پیرۆزەدا کە ئێمە بەداخەوە مانگەمە ئازارە بەڵام بۆ ئێمە ئازادیە و ئازادیان پیرۆز و سەرکەوتنیان پیرۆز بۆ نادی ڕانیە بۆ هەموو دەبەری ڕانیە زۆر سپاس بۆ ئێوە سپاسانەکەی یەکێک لە یاریزانەکان کاک یەکێک دەتانم ئەو هەموو ماندووبوونەتان سوپاس بۆ خوا دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر توانیمان بگەین ئەو شوێنەی کە ڕانیە شایەنێتی سوپاس بۆ خوا سوپاس بۆ جمهورە خۆشەویستە پێشکەش بێ بەوان سپاس تەلەڤیزۆنی ڕانیا هەمیشە لە نێو یاریگا و هەمیشە لە درەوەی یاریگاکان لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بوو بۆیە ئەمڕۆ لە نێو یاریگای ئازادەڕەش لۆگۆی تەلەڤیزۆنی ڕانیا هەڵواسرا وەک پاڵپشتێک بۆ تەلەڤیزۆنی ڕانیا حەمەیادە دەدوێنین حەمەیادەیەکێک لە بەرگریکارە بەتوانەکانی یانی وەرشی ڕانیا کاک ئادەم ئاودەل خۆ لەگەڵتین پەیامێک بۆ سەرکەوتنی ڕانیا پیرۆزبایی لە شارەکە بەگشتی و یاریزانان بە تایبەتی دەکەمەوە بە تایبەتی تریش هاندەران جۆش خوڕشەوکی خۆشە دوای 23 ساڵ چاوەڕوانی ئەمڕۆ جارێک تریانی ڕانیە توانی بگاتەوە ڕێزی پلەنایابەکانی کوردستان جارێک تر پیرۆزباییمان هەیە ومێ دەکەین پلانی داهاتوو ئایندە بە خۆترو بەێستر بێ لەو جارەی بۆی لە نایب نەتیجەمان هەبێت سپاس بۆ کاک ئادەم ئاودەل بابزانین دەچین لای کاک حەمەیادە دوای ئەو هەموو ساڵە ڕانی گەڕایەوە نایاب سپاس بۆ خوای گەورە دوای 23 ساڵ توانیمان خۆمان بگەین و ڕیزی نایابەکانی کوردستان یعنی دەستخۆشی لەو هاندەرە خۆشەویستانە دەکەم دەستخۆشی لە هاندەری دار ڕاپەڕین دەکەم بە چوا قڕن و قەڵازێ و ژارا و سنگەسەر و کە گوتمان دەبەری ڕاپەڕین هەمووی دەگرێتەوە ناتوانین ناوی هەمویان بێنین دەستخۆشی لە ستافی داری دەکەم لە یارزانەکان دەکەم یعنی ئەوەی ئێمە دەمانویست سواز بەخوای پێکامان
انشاءله خوا پشتیوانی بۆ ساڵی داهاتوومان باشتر و ساکتر خۆمان حاضر دەکەین دەستخۆشی لەو کەناڵە خۆشەویستانە دەکەین لە کەناڵە جوانەکەیەوە دەکەین تەلەڤیزیۆنی هیوادارم ئەوەی لە خۆشاییتمان بۆ ناگوترێ قوربان برا گەورەی سەلامەت دەچین بۆ لای ئەو خۆشەویستانە ماماوات یاخۆ بەڕێزانەی ترک لە دەستەی کاتژێڕی یانەی وەرشی ڕانیا بابزانین دڵخۆشی ئەوان بابزانین دیارەش لەگەڵ کەناڵی کوردستان بچوار بابزانین ئەو خۆشەویستانەی لە هاندەران خۆشەویستانی ئەحمەد خەڵاتوو بەخێر بێن بەڵێ ینی ڕانیا بڵێ لەسەر سەکوتی زۆر دڵخۆشین بۆ لە بەردەڕەشەوە بەڵێ بەردەڕەش خێرا ڕانیا دڵخۆش بوو بە سەرکەوتنی یانی ڕانیا بەڵێ زۆر دڵخۆش بێ سەرکەوتنی یانێ ڕانیا ئینشەڵا ساڵێ دابێت خۆیان پێیەسر دەکەن بۆ نایاب ئینشەڵا نایابیش دەبن ئەرزاق زۆر بەخێر بێن ئەوە لە بەردەڕەشەوە لە قەڵاتوکەوە هاتبوون بۆ هاندانی یانی وەرشی ڕانیا یەکێک لە هاندەرە خۆشەویستەکان کە بەردەوام لە یاریەکان دەمان بینی یەکێک لە هاندەران یانی ڕانیا ڕاستەخۆ لەسەر سەرکەوتنی یانی ڕانیا بۆ نایە بەردەوام لە یاریەکان دەمان بینی بەڵێ جان دەستان خۆش بێ زۆر سپاسی یانی کەناڵی ڕانیە دەکەم بەڕاستی زۆر ماندوونە لەگەڵمان سپاسی پێزانی ئەو جەماوەرەی دەکەم یاریچەکانی خۆمان دەکەین پیرۆزبایی لە خەڵکی ڕانیە و دەڤەرەکەی دەکەین باشە دەست و چاوی یەک بە یەکی ئەو هاندەر و ئەو یاریچی و هەر هەمووان پیرۆزمان بێ بەدڵی خۆش بێ زۆر سپاسی هەموو لایەک دەکەم زۆر سپاس مەمنونتانین قەلبتان ساغ بێ یەکەم جار زۆر سپاسی هاندرانی یانێ ڕانیە دەکەین یاریزانانی یانێ ڕانیە دەکەین زۆر سپاس بۆ خوای گەورە کە گەشتینە دوای 23 ساڵ گەشتینە ئەنجامی خۆمان کە ئەو ئەنجامی کە دەمانویست زۆر سپاس بۆ خوای گەورە زۆر سپاس بۆ کەناڵی ڕانیە من زۆر جار لە یانەکانی دەرەوە سێری یانێ ڕانیە دەکەم کە سێری ئەوە کەناڵی یانێ ڕانیە دەکەم دڵخۆش دەم بۆ کەناڵە زۆر سپانیش زۆر سپاسیش بۆ هاندەران یانێ ڕانیە زۆر سپاس بۆ کاکە ئێمە حەزمان لێ ڕانیە سەرکەوتوو بێ بژی ڕانیە یانی ڕانیا لە پلەیەکەوە لەگەڵماندا بوو چی تێ بۆ سەرکەوتنی یانی ڕانیا عمل كردي نازل بعربي قصة كذا شو بعربي بسم الله الرحمن الرحيم ألف مبروك إلى نادي رانيا وإلى جمهور رانيا ويستاهلون وإن شاء الله قدرنا نحقق لهم اللي يردونه إن شاء الله شكرا عم قصانك هما عندي استرسختي أنا رانيا بخوم النابي هذا شيء لا هاندركاني يعني رانيا بنای خواهی گوری میربان پیروز بایی لی طوابی هندرانی یعنی ورشرانی و طوابی آماده بوانی یاریوانی که لدر یاریش لرگی کنال که برستان و بینر یاری کامون هیوادارم با طوابی هندرانی یعنی ورشرانی یعنی دور لتشنوت او سرکوتنانه نکنه مای دلشان و دل بریندار کردنی یکتری ورزش پیامی آشته هیوادارم خو پیام کام بگینین رانیا سنتر اداری راپور ندیه مدلمان گورتر به بیرکنو ما فراوانتر به هیوادارم همان بدست زمینی بتوانی لداتو دا هم بورانی کو دور برجنادی کار ما سرکوتو بن لسراس کردستان عراق ان شاء الله زور سپاس بو آماده بوده ممنون دست خوش بیا خوا کاغامات راست خو لەگەڵ
پیرۆزبایی لە خەڵکی ڕانێ و وەرزشکاران و هەموو چین و توێژەکان دەکەم ئەوەی گرنگە یەک شتە بەلامەوە زۆر گرنگە ڕانیە بە پرۆسە گەیشتۆتە ئەم قۆناغا یعنی ڕانێ پلە یەک بێ پلە دوو بێ پلە دە بێ پلە نایە بێ ڕانیەیە لەوە گرنگتر ئەوەیە بە گۆترە نەبووە بۆیە هەر کەسێک بە پرۆسە گەیشتە ئەو شتەی کە دەیەوێت گەیشتە ئامانجەکەی هێز نییە لەسەر عەرز لە عەرزی بدا کەواتە هێز نێڕانێ لە عەرزدا چووکە بە پرۆسە گەورە بوو. یەکێک لەو فۆتۆگرافەرانەی کە بەردەوام لە یاریەکان دەبینرا وەرە کاک چیزێ بۆ سەرکەوتنی یانی ڕانێ بۆ نایابی وڵات سەرەتا دەستخۆشی لێوە دەکەم پیرۆزبایی لە یانەی وەرشی ڕانیە و جەماوەری ڕاپەڕین دەکەم بەڕاستی ئەم ساڵ لە هەموو ساڵەکان ینی ئامانجی ئەوەشان بوو کە سەرکەون زۆر حەقیان بوو کە سەرکەوت زۆر خۆشحاڵین من وەکو کەسێکی ڕانیە خۆشحاڵم بە سەرکەوتنیانی ڕانیە بۆ خولی نایب نایب بە ڕانیەوە جوانە چاوی منی سواز دەکەم چاوی منی دەستان خۆش بێ ئێوەش سەربازی ونێن دەستخۆشتان لێ دەکەم زۆر سواز چاوی منی هەربژی ڕانیە سپاسەکەی شێکتر لەو فۆتۆگرافەرانەی کە لەگەڵ یانی ڕانەدا بوو سڵاو لێبێ و پیرۆزە یەکێک بوو لەو فۆتۆگرافەرانی کە بەردەوام لە یاریەکان ئامادە دەبووی. زۆر سپاس وەڵا الحەمدولillah ئەم ساڵ سەرکەوتین بە توانایەکی کۆمەڵێک جەماوەر و کۆمەڵێک یاریزانی خۆشەویستی خۆمان و یەکەمیان نەبووین کە زۆرترین یاریزانی خۆمان بەشداریمان پێکرد دەستان خۆش بێ بەڕاستی ستافی کەناڵی تەلەڤیزیۆنی ڕانیە زۆر ماندوو بوو هەر لە بۆ هەموو یاریەکان لە دەرێ لەگەڵمان بەشداری بوو دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن ئینشاءالله زۆر سپاس دەستان خۆش بێ یاخوا سپاس بێ بەڕێز دەستان خۆش بێ یاخوا کاک ئیبراهیم یەکێک لە دەستی کارجێری چیتێ و دڵخۆشی خۆت بەناوی خوای گەورە میرەبان سپاس بۆ خوای گەورە کە ئەو ساڵ بە هیمەت هەموو لایەک و بە دڵسۆزی و هەندێرە خۆشەویستانە توانیوان سەر بکەین بۆ پلە ناوی کوردستان سپاس بۆ خوای گەورە وەکو چۆن بەناوی خوای گەورە دەستمان پێکرد بە سوزەی شکر کۆتاییمان پێهێنا سپاس بۆ خوای گەورە سەرکەوتین بۆ نایاب سپاس بۆ گەنجە دڵسۆزانە سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە هەمیشە تەلەڤیزیۆنی ڕانیە بوون نەکی خۆتانی نادی ڕانیە بوون بەردەوام لە دوامان بوون قەرزارتانین هەمیشە سەرکەوتوو بوون قوربانتانین کاگن سڵاو لێبێ ساڵ لە جەنابیشت چیت هەیە بۆ سەرکەوتنی یانی ڕانیە خۆشحاڵم بەڕاستی بۆ سەرکەوتنی ڕانیە جمهورە پێوە دیار بوو بەڕاستی خەڵکی ڕانیە سۆ خۆشحاڵ بووی کە زۆرێک لە بەشداربووان ئامادە بوون بۆ دەستخۆشیان لێ دەکەم سەرکەوتوو بن ومێد دەکەم ئەمە کۆتا سەرکەوتن نەبێت سەرکەوتنیشی بێت دووەدا بێت دەستان خۆش بێت سەرکەوت بێش قوربان بێت یەکێک لە هاندەرەکانی یانی ڕانیە سڵاو لێبێت و پیرۆزە و پەیامی خۆت زۆر سپاس بەخێرەتنان دەکەم پیرۆزبایی لە هەموو خەڵکی ڕانی دەواازەی ڕاپەڕین دەکەم لە تەواوی دەبێت ڕاپەڕین بەڕاستی ئەمڕۆ ڕانیە گەشتەوە جاری دووەم گەشتەوە ڕێزی یانە نابەکانی کوردستان ڕانی پێشتر لە بەڵام 23 ساڵە دابڕەوە پیرۆزبایی لە هەموو یاریزانان لە خەڵکی وەرزدۆستی شارەکە و تەواوی خەڵکی کوردستان دەکەم کە ڕانی دووبارە گەڕایەوە ناو چێبەرچێ گەورەکانەوە بە خێراتنی وەش دەکەم دەستخۆشی تەلەڤیزیۆن ڕانی دەکەم کە زۆر مادوو لەگەڵ سەرەتای خولەکەوە تا ئێستا بە بەردەوامی لە ڕۆماڵکردنی یاریەکان لەگەڵ مابوون و دەستخۆشتان دەکەم هیوای بەردەوامیتان دەخوازم دووبارە پیرۆزە لە هەموو وەرشەوانەی سنوورەکەمان سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێ یاخوا با بزانین لە دەستەی کارجێڕی و لە یاریزانان کێ دۆزینەوە بۆی کە لە دوانی لێوەربگرین ئەو خۆشەویستانەی دەستەی کارجێری نازانم دیار نین دڵخۆشی هاندەران و یاریزانانی یانی ڕانیە کاردۆست پێمان بێ کاردۆست لێرە کاک محەممەد ئەگەر کاردۆست لە نێو خۆشحاڵی کاردۆست لە نێو خۆشحاڵی یاریزانان کاردۆست سڵاو لێبێ قوربان خۆ بەخێر بن خۆشەویستی دڵخۆشی خۆت پیرۆزە لە ڕانیە پیرۆزە لە وادارەکانی سواز بۆ خواگەیچینە شوێنی شایستەی خۆمان
خۆشەویستن لەشتان ساغ بێت بە قوربان خۆشەویستی بەخێر بێن بژنی دەستان خۆش بێ ئەخوا ئەمە کاردۆست چاوی یەکێک لە یاریزانە بەتوانەکانی یانی وەرشی ڕانیە بوو کە هەمیشە بە نمایشە جوانەکانی هەمیشە بە نمایشە جوانەکانی سەرنجی هاندەرانی بەلای خۆیدا ڕاکێشا بوو. یەشێک لە هاندەرانی تر کاک محەممەد سڵاو لێبێ پیرۆزبایی خۆت بۆ سەرکەوتنی یانی ڕانیە پیرۆزبایی لە سەرجەم هەندەرانی خۆشەویستی شارەکەمان دەکەین هیوادارین لە نایب ئەو ئاسێکە لە پلەیەک پێشکەشیان کرد زیاتر ینی پەرەی پێ بدەن و زیاتر پێش بکەون و ینی بەڕاستی و جمهورێ زۆر زۆر شایانی زیاتر لەوەی کە ئەمڕۆ پێشکەشیان کرد هیوادارین بەرەو باشتر بن ئینشاءالله. مەمنونین. کاگازادێکی تر لە دەستەی کارجێڕی کاگازە سڵاو لێبێت و پیرۆز پێیامت بۆ سەرکەوتنی یانی ڕانیە وەکو ئەندامێکی دەستەی کارجێر لە تاوی ئەو هاندەرە خۆشەویستان دەکەم چونکە برنەوەکە چەندی دەستەی کارجێر و هونەری بێت دوو ئەوەندەشی پێشکەشە بە دەستەی هاندەران چونکە ئەوانیش بەشێک بوون لە ئێمە چاوی یەک بەیەکیان ماز دەکەم سپاس بۆ هەموو کەسانێک کە هاوکارمان بوون پشتیوانمان بوون ئەم برنەوەی پێشکەش بێ بە خەڵکی دەڤەرەکە و بە تایبەتری شاری ڕانیە بە هەموو کەسانێک کە هەوڵیاندا شەون و خونیان چێشۆ لە پێناویانەی وەرشی ڕانیەدا سپاس بۆ ئێوەش دەستی ئێوەش خۆش بێ سپاس بۆ تەلەڤیزیۆنە جوانەکەی ڕانیە کە هەمیشە هاوکار و پشتیوانی پاڵپشتی وەرزشکاران بەگشتی و بە تایبەتی ژیانی وەرشی ڕانیە بووە زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت دەستان خۆش بێ ئەخوا با بچین بۆ لای ماماوات یەکێکتر لە بابەتسکرتێری دەستی کارجێری باروە ئەندامانی یانە کاخدر سڵاو لێبێت پێم خۆشی دەرنابڕێ هیچ نازانم بڵم چی لەو ڕۆژە خۆشتر نابێت ئەو 23 ساڵە چاوەڕێی ڕۆژە خۆشە دەکەین پیرۆزە لە هەموو کەسێک لە هەموو لایەک بچووک و گەورەوە سپاس مەمنونم ماماوات لێبێت بەخێر بێن وڵا پەیامم خۆشحاڵم دیارە ئێمە بە وجودی دەستەی کارژێری دەستەی هونەری و ئەو هاندەرە خۆشەویستانە وەزاییدەن کۆمەڵی خەڵک هەیە کە دواتر ئێمە بەرنامەمان هەیە بە تێر و تەسەلی لە ئەکاونتی یانەکە دەستخۆشی لە هەموو ئەو کەسانی بکەین کە ئەم ساڵ هاوکار و پشتیوانمان بن بۆ سەرخستنی یانەکە بەڵێن بە هاندەران دەدەین دڵنیان دەکەینەوە ئیشەڵڵا ئەرقامێکی گەورە دەبین لە ناو خولی نابەکانی کوردستانیش دەستی ئێوەش خۆش بێ بابزانین لە نێو یاریزانانی هەر دەستەی هەموو ئەو خۆشەویستانەی کە دوانمان لە هاندەران لە دەستەی کارژێری ینی وەرشی ڕانیە و هەروەها هەموو بەڕێز بزانین کاک زێدان لە دو ساڵ پێشستاش کە بەڕاستەخۆ لەگەڵیدا بووین چی تێ بۆ سەرکەوتنی کاک بەخێریش کاک سپاس بۆ خۆی گەورە دەستی ئێوە خۆش بێ بەڕاستی ئێوە هەموو کاتێکی هاوکار بوون پشتیوان بوونەوەی ئێوە کردان کەم کەس کردی سپاس بۆ جمهورە بەڕێزە سپاس بۆ دەستەی بەڕێوەبەر سپاس بۆ یاریزانەکان سپاس بۆ هەر یەکێک کە بە بچووکترین شت خزمەتی ئەو نادێ کرد بێمە دەستخۆشی لێ دەکەین سپاس لە دەڤەری ڕاپەڕین کە توانی جارێکی کە فەریقێکی کە پاش 23 ساڵ چاوەڕوانی چۆ نابی کوردستان بەڕاستی جێگای دەستخۆشیە سپاس بۆ هەر کەسێک کە خزمەتی ئەو شارەوە ئەو نادێ کردەوە سپاس بۆ ئێوەش دو ساڵم و پێش سپاسان دەکەم بیرمە ئەمڕۆ بیرماتەوە تەواو بەناوی خی گەورە میربان سپاس و ستایش بۆ خی گەورە سپاس و ستایش بۆ ئەو هاندەرە خۆشەویستە ئەو بەڵێنەی بە هاندەرانماندەوە خۆی جەبەجەمان کرد دو ساڵ پێش ئێستا لێرە هەر کەناڵەکەیەوە مقابلەی منی کرد کە سەرمان خست بۆ پلەی کورسان بەڵێنمان بە هاندەران دەکە سەری خەین بۆ نایبی کورسان سپاس بۆ خی گەورە دوای 23 ساڵ ئەو خەونەمان هاتە دی بەڵێنیان پێ دەین یاریگایەکەیان بۆ خۆشکەین
دڵیان خۆشکەین هەوڵی زیاتر بدەین لە خولی عێراقیش بەشداری بکەین ئینشاءالله ئەو شارە شایانی زۆر لەوەی گەورەترا بەڵام چەند زیاوەرمان نەبووە سوپاس خۆی گەورە دەکەین ئەمڕۆ بەو ڕەمەزانە پیرۆزە چەند زیاوەرمان بوو سەرکەوتین بۆ ناوی کوردستان بەڵێن دووپات دەکەینەوە پشتیوانیان بین لە پێناو دڵخۆشی هەندەرانی ئەو شارەی هەموو شتێک بکەین دەست بۆ هەموو شتێکی بڤە ببین دەستان خۆش بێ دووبارە پیرۆز بێ لەو هەندەرە خۆشەویستان سپاس بۆ ئێوەی بەڕێز دەستان خۆش زۆر زۆر سپاس سپاسان دەکەین کاک محەممەد نەزیمی یەکێک لە تۆ بۆ سەدایەشێک لە هاندەرەکە بەردەوامەکان و سەرسەختەکانی یان ئێرانی تو بەیامی خۆت دوادار ئەو کوڕە بچکۆلەیەش کە بەردەوام لەگەڵدا بۆ هاندانی یان دەستان خۆش بێ بە پشتیوانی خوای گەورە ئەو هاندەر دڵسۆزانە ماندووبوونەکەمان بە هەدەر نەچوو سوپاس بۆ خوای گەورە ئەو ئامانجێ کە هەمان بوو پێکامان ئەویش سەرکەوتن بوو بۆ خولی ناوی کوردستان دەستی هەموو لایەکی خۆش بێ سوپاس بۆ خوای گەورە دووبارە دەستان خۆش بێ بەڕاستی زۆر زۆر دەستی هەموو لایەک هاندەران و یاریژانان و ڕاهێنەر و هەموو شتێک دەکەم کە بەڕاستی ئەمڕۆ یاریکی نایبیان ئەنجامدا بەڵام لە گەیمی دووەم هەندێک کێشە هەبوو گۆڵی یەکەمیان تۆمار کردیانە سێمەر ئینشاڵڵا لە نایابی کوردستان ناگەڕینەوە پلێ ئەمە یەکێکتر بوو لە هاندەرە سەختەکان کاک محەممەد نەزیم بەردەوام کە هانی یانی ڕانیان دەدا ئەو هاوڕێ خۆشەویستانی کە لەگەڵمان ماونەتەوە سپاس بۆی بەڕێز نەزانم کۆمنتەکان ناگام لە کۆمنتەکانی ئەوی خۆشەویست نییە دڵخۆشی دەستەی کاتژێری و هاندەرانی یانی ڕانەیە کاگو بکر بابزانین یەکێک لە ئەندامانی دەستەی کاتژێری سکاک بستنی خۆمان نازانم دیار نییە بۆ هین بۆ کاک پیرۆزە لە هەمولاک پیرۆزە لە شاری ڕانی خۆشەویست پیرۆزە لە سەرجەم وەرزشکاران پیرۆزە لە هەموو سنوورەکە سوپاس بۆخوا دوای هەوڵ و تێکۆشان و ماندبوونێکی زۆر گەشتی بە خەوتی لە مێژینەمان سوپاس بۆخوا سوپاس بۆ تەلەڤیزیۆنی ڕانیە بەڕاستی ماندووبوون بەڕاستی هیلاک بوون دەست چاوتان خۆش سوپاس بۆ هەموو ڕاگەیەندکاران سوپاس بۆ هاندەرە خۆشەویستانە سوپاس بۆ هەموو لایەک الحەمدولله گەشتین بە ئاواتەکەی خۆمان دەست و چاوتان خۆش بەخێر بە سەرچاومان خۆش بێ ئاخوا کاگنانی یەکێک لە هەندامانی دەستەی کاتژێری سڵاو لەوێ پیرۆز سڵاو لە ئێوەش قوربان دەبن بەخێر بن پێیامی من ئەوەیە پیرۆزبایی لە تەواوی دەفەرەکە دەکەم ڕانیا دڵی ڕاپەڕینە ڕانیا یعنی بەڕاستی دەبوو زۆر زووتر لە نەنایەبەیە حەقی ئەوەی بۆ ڕانیا نوێنەراتی جددی تەواوی وەرزشی دەفەری ڕاپەڕین بکە سپاس بۆ خۆی ئێستا کە گەیشتینە نایەب ئینشاءڵڵا لێرە بەولاوە هاوکار دەبین بە هەموو لایەک وا دەکەین ڕانیە لە نایەب جوانتر یاری بکە جوانتر نمایش بکە دڵی هاندەران خۆشترکەین دڵی شار خۆشترکەین پشتیوان بەخوای گەورە دەستی وەش خۆش بێ دەستان خۆش بێ یاخوا سپاس بێ بەڕێز کە ئالان یەکێکتر لە هاندەرانی ینی کاگال سڵاو لێ بێت و سڵاتان لێ بە قوربان لێش پیرۆز بێ پێیامم وەڵڵی دەستخۆشتان لێ دەکەم ماندوو بوون بەڕاستی ئەو ساڵ پێم وایە ماندووی گەورە ئێوە بوون کە ئەو هەموو یاریە ئەو هەموو یاریانێکە لە دەرەوەی ڕانیە بوون لە ناوەوەی ڕانیە بوون پێوە ماندوو بوون و وەکو خۆبەخشیش دەستخۆشی لە هەموو ئەو یاریزان و دەستاف و هاندەرانە دەکەم کە ئاوا بەو شارەوەی ماندوو بوون و دەستخۆشیان دەکەم سوپاسیان دەکەم ئینشەڵڵا هەر دەمێن بە سەلامەت پیرۆزبایش لە هەموو ئەوانە دەکەم کە لە دەرەوەی شار و لە سەرجەم ئەو شوێنانێک کە لە دەرەوەی ڕانیە نەهاتوون سەردانی ئەو ڕانیان سەردانی ڕانیان کردو و هاتون دڵخۆشی خۆیان دەڕویە بۆ برنەوەی ڕانیە پیرۆزە لە هەموو ڕانیە و لە هەموو دەوروبەری ئینشەڵڵا ئینشەڵڵا نمونەیەکی جوان دەبین لە نایاب و ئینشەڵڵا شایستەی خۆمان بۆ نایاب دەسەلمێنین دەستان خۆش بێ دەستان خۆش بێ سپاس مەمنون ئەو خۆشەویست لەگەر لەسەر سڵاو لە جەنابیشتان بەخێر گەشتی ڕانیە بۆ لایەک بەڵێ ئەوە خەونی لە مێژینەیە وەکو دەستەی بەڕێوەبەری نادیڕانیش ئاماژیان پێکرد دوو دەیە تقریبان دوو دەیە زیاتریش 23 ساڵ دەبێت نادیڕانیە ئامانجی گەیشتنە بە خولی نایە سواز بخوا ئەمڕۆ لە
لەو بەروارەدا ڕانیە توانی بگاتەوە نایە بەڵام پێم وایە لەمە دووە ڕانیە کە لەگەڵ ئەوەی ڕۆ دڵخۆشین بەڵام ئەرکی قورستر دەکەوێتە سەر ڕانیە دەبێت زیاتر هەوڵی خۆیان بدەن و یاریزانی لێهاتوو کە بەشداریان کرد بێ لە خولی نایب بەڕاستی یاریزانەکان هەڵابڵی لێهاتوونە بەڵام خولی نایب شتێکی دیکەیە لەوێ شتێکی دیکەمان پێدەگوترێت یاریەکان جیاوازترن و خولەکەش جیاوازترە شێوازی خولەکە هەر جیاوازترە بە هەمان شێوە بۆیە من لێرەوە زۆر دڵخۆشینەوە لە گەورەمان تا بچووکمان بە سەرکەوتنی نادی ڕانیە و هیوای سەرکەوتنیشیان بۆ دەخوازین لە نایب بۆ هیوای ئینشەڵڵا لە نایبیش بتوانن ساڵی یەکەمیان لە ڕیزبەندی لە یەکەم و دووەم سێم ببینن ئینشاڵڵا بە هەمان شێوەی نادی چوارقوڕنە دڵخۆشین کە دەڤەرەکەمان وردە لە بەرەو پێشچووندا دەبینین حاجیاوەمان هەیە لە پلە دوو یەک دوو یاری زۆر باشی کردو توانێتی 6 خاڵکۆ بکاتەوە ڕانیە بە هەمان شێوە خۆی گەیاندەوە نایب چوارقوڕنەش لە ئاستێکی باشدا لەگەڵ ئەوەی کە ساڵی یەکەمێتی سپاس بخوا کە دەڤەرەکەمان دەڤەری ڕاپەڕین پێشکەوتنێکی بەرچاوی بخۆ بینەوە لە یاری تۆپی پێدا هیوای سەرکەوتنیان بخوازن بە هیوای کە بتوانین لە سەرجەم یاریەکان فەردی و گشتەکان بتوانین ئاستێکی باش پێشکەش بکەین دیانی دیمەنێککە ڕنگدانەوەیشی دیکە بە وەرزشی کوردستان بدەین زۆر سپاس بەوێش لەشتان ساغ بێ سپاس بێ بەڕێزی سپاس دەستان خۆش بێ یاخوا هەربژین بڵێ بەڕێزان ئەمە نێو یاریگای ئازادەڕەش بوو کۆتایاری یانی وەرشی ڕانیە بوو جێ خۆیەتی سپاس و سپاسی زۆر تایبەت بۆ تەواوی هاوکارانم لە تەلەڤیزیۆنی ڕانیە بکەم هەر یەکە لە کاک محەممەد مستەفا کاک بەستون ئیبراهیم کاک ڕەوان و هەروەها کاک عەلی و هەموو ئەو بەڕێز و خۆشەویستانی کە بەردەوام لە یاریەکان و لە شوێنەکان لە دەستەی کارجێڕی یانی وەرشی ڕانیە و لە تەواوی هەموو ئەو شوێنانی هاوکاری تەلەڤیزیۆنی ڕانیە بوون بۆ ئەوەی سپۆنسەری یاریەکان بکرێت لە یاریەکان بگوازینەوە سپاس بۆ کۆمپانی تابنێت بۆ کۆمپانیای بۆ یاخی بێتەک بۆ هەموو بەڕێزانی کە لە شوێنەکاندا لە یاریەکاندا پشتیوان و هاوکاری تەلەڤیزیۆنی ڕانیە بوون مێر دەکەین خەڵکی ڕانیە و کۆمپانیەکانی ڕانیە پشتیوانی تەلەڤیزیۆنی ڕانیە بن و سپۆنسەری بکەن بۆی کە بتوانین لە خولی نایابی کوردستان بە باشترین شێوە یاریەکانتان بۆ بگوازینەوە دەستخۆشی تایبەتم بۆ کاک محەممەد مستەفا ئەمڕۆ زۆر ماندوو بوو لەگەڵمان دەستان خۆش بێ ڕەمەزانتان پیرۆز کاتێکی خۆش